دەستگای هەواڵگری ئەڵمانیا BND و استراتیجی پاراستنی وڵات. شەیکسپیر شاعیر و ڕۆماننووسی ئینگلیز دەڵێت خۆشت بوێم یان ڕقت لێم بێت، گرنگ لە هەردوو بارەکەدا من سنتەرم. دەستگای هەواڵگری دەچێتە ناو هەمان هاوکێشەوە، وەک چۆن ژان پیر ئاڵم لە پەرتووکی سیخور و دژە سیخوردا دەڵێت هەردوو کارەکە لە ڕواڵەتدا دژن، بەڵام لە ئیشکردندا بە یەک میتۆد و ڕێباز کار دەکەن. واتە بۆ دەستگەیشتن بە زانیاری دەبێت دەستگای هەواڵگریت هەبێت. چ بۆ ئەوەی ڕێگر بیت لەوەی هەواڵەکانی تۆ بچێتە دەرەوە دەبێت دەستگای هەواڵگریت هەبێت. دوای ئەوەی نازیەکان تێکشکان و دەستگا نهێنیەکەیان بە ناوی گۆستاپۆ هەڵوەشایەوە، بەڵام ئەو میتۆدی کارکردنە بە میرات بۆ ئەڵمانەکان جێمە. ڕینهارد گۆهن ساڵی 1945 فەرماندەی HEERES بوو. دوای جەنگی جیهانی دووەم لە 1 مانگی 4 ساڵی 1956 دەستگای هەواڵگری BND دامەزراند. سەرەتا دەستگاکە لە میونخ دانرا و 4 بەڕێوەبەرایەتی هەبوو. یەکەم بەڕێوەبەرایەتی لێکۆڵینەوە، دووەم بەڕێوەبەرایەتی بنکەکانی دەرەوەی وڵات، سێم بەڕێوەبەرایەتی پەیوەندی ڕەمزیەکان و کردنەوەیان، چوارەم بەڕێوەبەرایەتی هونەری وێنەگر مەرەکەبی نەبینرا و بەڵگەی ساختە. سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان لەلایەن دەستگایەکەوە کارە ئیداریەکان ڕادەپەڕێنن. دەستگاکە لە سەرەتادا لە دۆخی دژە سیخوڕیدا بوو، چونکە بەهۆی داگیرکردنی ئەڵمانیا دوای تێکشکانی هێتلەر زۆرترین سیخوڕ لەناو وڵاتەکەدا بڵاو ببەوە، بەڵام دواتر ئاراستی کارکردنی گۆڕا و لەسەر دوو ئاستکارەکانی ڕێکخست. یەکەم هەواڵگری دەرەوە BND، دووەم هەواڵگری ناوخۆ BFV. بارگەی سەرەکی هەواڵگری ئەڵمان لە ئێستادا کەوتۆتە بەرلینی پایتەخت. 300 ناوەندی هەیە لە ناوەوە و دەرەوە. ژمارەی کارمەندانی ساڵی 2019 پێگات بوو لە 6500 کارمەند. پارەی تەرخانکراوە بۆ دەستگاکە 966 ملیۆن یۆرۆیە، بەڵام دەستگای ناوخۆی BFV زیاتر لە 2800 کارمەندکاری تێدا دەکات. 348 ملیۆن یۆرۆ خەرجی دەستگاکە بووە لە ساڵی 2017دا. چۆنیەتی کارکردنی دەستگاکە سەرجەم ئەندامەکانی بەپێی شوێنی کارەکانیان ناوەکانیان دەگۆڕێت. ناو و کارکردنەکان بە زمانی کۆت دەگەیەندرێت با یەکتر و دەنێردرێت بۆ ناوەندی کردنەوەی کۆدەکە. دەستگاکە لە پاڵ دەوڵەتدا سیاسەتی نیشتیمانی و نەتەوەیی دادەڕێژن و بەپێی دۆخەکان کارەکانیان لە ڕێگەی بەرنامەیەکی تایبەتەوە گۆڕانی بەسەردادێت. تەواوی گۆڕانکاریەکان لە پرۆسەیەکی نهێنیدا بەڕێوە دەچێت. لە ئێستادا کارەکانیان چڕ کردوتەوە لەسەر سپیکردنەوەی دراو، کۆچبەری نایاسایی و زانیاری لەسەر دەستگا هەواڵگریەکانی وڵاتان. سەرباری ئەوەی بەپێی مادەی 10 دەستوری ئەڵمانیا نامە و پەیوەندیەکانی خەڵک پارێزراوە و دەستگاکان ناتوانن وەری بگرن تەنیا لە دۆخێکدا کە کەسێکی گومان لێکراو هەبێت. ئەم کاتە دوای بڕینی ڕێکارێکی ورد ڕێگە دەدرێت بە چاودێریکردن. سەرباری بوونی ئەو مادەیە ساڵانە دەیان دەستگای پەیوەندی لە ئەڵمانیا سکاڵا تۆمار دەکەن کە زانیاریەکانیان لەلایەن دەستگای هەواڵگریەوە دەستیان بەسەردا دەگیرێت. سەرۆکی دەستگای هەواڵگری ئەڵمانیا هانز ماسن ئاشکرای کرد کە رووسیا ڕێژەیەکی زۆری زانیاری دەستکەوتووە لە ڕێگەی هێرشی ئەلکترۆنیەوە بۆ سەر ئەنجومەنی وەزیرانی ئەڵمانیا لە مانگی 5 ساڵی 2015 و هاکەرانی رووسیای تاوانبار کرد. هەروەها لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە بۆتسدام وتی دەستگای هەواڵگری رووسیا ئەوڵ دەدات تەواوی ئەو زانیاریانە لەناو بەرێت کە دەتوانێت لە ڕێگەیەوە کار بکاتە سەر هەڵبژاردنەکان. ساڵی 2017 بەڕێوبەری دەستگای هەواڵگری برۆنۆ کاڵ ڕایگەیاند دەبێت رووسیا بە مەترسیەکی بەردەوام و چاوەڕوانکراو دابنرێت. دواتر 4 دیپلۆماتکاری گەوری رووسیای لە وڵات دەرکرد بە پاساوی سیخوڕیکردن. دوای دروستبوونی ڕێکخراوی داعش دەستگاکە لە هەوڵی کۆکردنەوەی زانیاری بوو لەسەر ژمارەی ئەو ئەندامانی لە ئەڵمانیاوە چوو بوونە ناو داعش. دواتر ڕایگەیاند ژماری ئەڵمانەکانی ناو داعش 600 کەسە. دوای کەوتنی خەلافەت دەستگاکە ویستی زانیاری وەرگێت لەسەر چارەنووسی ئەو هاوڵاتیانە. ئەو کات پلانی وردی دانا بۆ مەترسیەکانی ئەو هاوڵاتیانە لە ئەگەری گەڕانەوەیان بۆ وڵات. دوای زنجیرەیەک پەلاماری تیرۆریستی لە ئەوروپا هەواڵگری ئەڵمانیا ڕایگەیاند بەهۆی شاڵاوی هاتنی پەنابەران بۆ ئەوروپا بەشێکی زۆر لە خەڵکی پەڕگیر و توندڕە و لەگەڵ پەنابەراندا هاتوونەتە خاچی ئەوروپا و بوونەتە مایەی مەترسی. راپۆرتێکی ڕۆیتەرز ئاماژەی بەوە کرد کە 100 کەس لە دەستگا هەواڵگریەکانی ئەوروپا لیژنەیەکیان پێگەهێناوە بۆ هاوکاریکردنی یەکتر بە مەبەستی کۆکردنەوەی زانیاری لەسەر ئەو کەسانە. ئەڵمانیا لەسەر ئەساسی ئەو زانیاریانەی دەستگای هەواڵگری وڵاتەکەی استراتیجیەکی نوێی بەرامبەر پەنابەران گرتەوە. پلانێکی 16 خاڵی دانرا بە مەبەستی کۆچکردنی پێچەوانە. بۆ ئەو مەبەستە 90 ملیۆن یۆرۆی تەرخان کرد. بە گوێرەی راپۆرتێکی BBC ساڵی 2015 نزیکەی 20,000 کەس دوای ئەوەی کەیسەکانیان ڕەت کرایەوە
ناچار کران بگەڕێنەوە. ساڵی 2016 زیاتر لە 207,000 پەنابەر کەیسەکانیان ڕەت کرایەوە. دەستگای هەوڵگری ئەڵمانیا لە ڕێگەی چاودێری 90 مزگەوتی ناو وڵاتەکە توانی تەنزیماتێکی ورد ئاشکرا بکات کە دەیانویست کردەی توندوتیژی ئەنجام بدەن.